دوجار بزوتنەوەی ئیسلامی کوردستان کۆتایی بە کۆنگرەی دامەزراندنی خۆی هێناو لە کۆنگرەکەدا کە لە شاری سلێمانی بەڕێوەچوو مامۆستا عیرفان عەبدولعەزیز بە زۆرینەی دەنگ وەکو ڕابەری بزوتنەوەکە هەڵبژێردرایەوە. لەم کۆنگرەی دامەزراندنە ئەمڕۆ سێ ئەنجام ئەدرێت. یەکەمیان دەنگدان لەسەر پێڕەوی ناوخۆ، دووهەم هەڵبژاردننی ڕابەری گشتی و دواتر هەڵبژاردننی ئەنجومەنی شورا کە 23 ئەندامی شورایە و 3 ئەندامی احتیاتە. وەسەبارەت بەو برایانەی کە هەڵوەستی خۆیان ڕاگەیاند و ڕێڕەوی سیاسی خۆیان جاکردەوە، ئێمە بەداخەوە پێمان ناخۆشە لەبەرەوەی ئێمە کەسمان لێ زیاد نییە، خوازیارین ئێمە خوازیار بوون کە هەموو لایەنە ئیسلامیەکان پێکەوە لە هاوپەیمانیەتێکا یاخود لە یەک ڕێڕەوی سیاسیمانەوێ، بەڵام ئێستش بەو شێوە ئەوان ڕێڕەوی خۆیان جیاکردەوە، خۆیان ئازاد و پیرۆزباییان لێکن. هاوکات باڵی مامۆستا کامیلی حاجی عەلی جارێکی دیکە بایکۆتی چوونە کۆنگرەکەیان کرد و پێیان وایە ساختەکاری لە هێنانی ئەندامدا کراوە، بڕیاریشاندا لە بزوتنەوەکە دەربچن و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دامەزرێنن، چیتریش لەناو بزوتنەوەی ئیسلامی کوردستان درێژە بەکار نەدەن. ئێمە لە قۆناغی یەکەمە بینیمان کۆمەڵی خوڕوقاتی زۆر گەورە هەبوو. مەثەرەن بۆ نمونە لە سەعات 10 ئەبوایە دەرگاکە داخرایە، سەعات 1:20 دقەکەم دەرگا داخرا. ئەمە ئیتیفاق وا بوو سەعات 10 یەک شرکەیەک نابێ هیمکرێ. ئەمە دوو. هەروەها ناوەکانی ئێمە زۆرێک لە ناوەکانی ئێمە سڕابەوە ناویکە بە فۆنتێکی جوداش لەو فۆنتێکەوە با بڵێن نووسراوەتەوە پێی ئیضافە کرابوو کە ناویان لەو لیستەی پێشترا نەبوو کە بە ئێمە دراوە و بەوانیش دراوە. پرۆژەی داهاتوومان ئێمە ئیعلانی حیزبێکی ئیسلامیمان کرد، حیزبێکی کە ڕەگوڕشاڵێکی تاریخی هەیە لە 1970 دروست بووە و ئەتوانین بڵێن بەدایکی حیزبە ئیسلامیەکان دەناسرێ کە بزوتنەوەی با بڵێن پەیوەندی ئیسلامی بوو. فەراغی دروست بووە. نەخێر ئێمە بزوتنەوەی ئیسلامی مبارەکیان بێ تەمەناشەکەین ئینشاءڵڵا ئەوانیش بە خۆیان دابچنەوە. ئێمە ئێستا بزوتنەوەیەکی کەین، بزوتنەوەی پەیوەندی ئیسلامین علاقە و پەیوەندیمان لەگەڵ هەموو حیزبەکانە لە یەک ئاستە و بەی غەیری خۆشەویستی محەبەت شتێکی نییە. دوای بەڕێوەچوونی کۆنگرەی بزوتنەوەی ئیسلامی و هەڵبژاردننی ڕابەرەکەی، باڵی مامۆستا کامیلی حاجی عەلی بڕیاریاندا چیتر بەناو لۆگۆی بزوتنەوە کار نەکەن و لە هەوڵی دامەزراندنی حیزبێکی دیکەدان بە ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کە پێشتری لە ساڵی 1970 دامەزرا بوو. هەروەها بڕیاریشان داوە سکاڵا و تانە لە بڕیارەکانی بزوتنەوەی ئیسلامی کوردستان و کۆنگرەی 12 و کۆنگرەی دامەزراندن بدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.